نوێنەری پێکاتەکان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەست بە یادداشتێکی ژمارەیەک پەرلەمانتاری تورکمان لە ئەنجومەنی نوێنەران دەوەستنەوە کە داوایان کردووە پارتی کرێکەرانی کوردستان وەک ڕێکخراوێکی تیرۆریستی لە عێراق بناسیێنرێت. أولا حزب العمال الكردستاني من الأحزاب الوطنية یەکەمین جار پارتی کرێکارانی کوردستان لە حیزبە نیشتیمان پەروەرەکانە ڕۆڵێکی دیار و کاریگەری هەبوو لە تورکیا بەرامبەر بەوستەم و ناحەقیانەی کە بەرامبەر بە گەلانی تورکیا بەگشتی و گەلی کورد بە تایبەتی دەکرێت. ناکرێت بە ناوی هیچ پاساوێکەوە هەوڵی ناوزڕاندنی پەکەکە بدرێت. ئەمە لە کاتێکدا لە بەرچاوی هەموو دنیاوە گەریلا و شەڕوانانی ئەو پارتە لە عێراق و سووریا دژ بە داعش شەڕ دەکەن و ڕۆڵی کاریگەریان هەبووە. مزەکەرێک تەقدیم کراوە کە گوایە پەکەکە بە هێزێکی تیرۆریست ناو ببرێ. من لە کاتێکە ئەوان ئەو شتاکەن من پێم وایە کە ئەبەدەن من بەڕای من تیرۆریستین لەبەر ئەوەی ئەوان لە شەڕی دژی داعش لەگەڵ ئێمەیە وەکو کورد بەشداریان کردووە لە زۆر شوێن بە تایبەتی لە سنووری کەرکووک و لە سنووری شنگالش و ئەوان هێزێکی پاڵپشتی پێشمەرگەکانی ئێمە بوونە و زۆر بە چالاکانە ئەو کارانی خۆیانیان ئەنجام داوە. باشە یەک دوشمن هاتووە ئەڵێ من ئەو جەبهەیەکە حتا حدودی عێراق و سووریا خۆی ئلغای کرد ئێستاکە حدود نییە. باشە ئەگەر دوشمن ئەڵێ من شەر ئەەکەم دژی ئەو ملەتەکان هەموو باشە ئێمە بۆ یەک نابن دژی ئەو دوشمەنە. اینجا داعش لە سووریا بێ لە عێراق بێ لە لوبناان بێ لا سامحەڵڵە ئەگەر لە تورکیا ئەبێ بزارە ملەتەکات. چاودێرێکی سیاسیش پێی وایە داواکاری ئەو پەرلەمانتارە تورکمانانە ناکۆکە لەگەڵ شەقامی کەرکووک لە کاتێکدا ڕۆڵی پەکەکە لە شەڕی دژ بە داعش لە عێراق و سووریاش دیار بووە. ئەمە لە کاتێکدایە کە ئەو هێزانە بە تایبەتی هێزی کوردستانی کە سەرکەوتن بەدیدێنن لە شەڕی داعشە بێگومان زۆر دەوڵەتی دراوسەیە بە تایبەتی تورکیا تەنگاوە لەم سەرکەوتنانە بۆیە بەردەوام ئەوێ لەو هێزە سیاسەی کە وابەستە گرێدران بە خۆیانەوە لە ڕێگای ئەوەنەوە جوڵ بکە کە بێ حرەکەتێک وەک پارتی کرێکارانی کوردستان کە حرەکەتێکی شۆڕژگێریە و داوکی لە مافوی هەموو نەتەوەکانەکە بە تایبەتی نەتەوەی کورد بۆیە لە کاتێکی ئاوایە ئەوە وەسیلە جێگای خۆی نییە. وەک چاودێرانی سیاسی لە کەرکووک ڕایانگەیان یادداشتەکەی پەرلەمانتارە تورکمانەکان لە کاتێکدایە سوپای دەوڵەتی تورکیا بە ناوی شەڕی داعشەوە سنووری خاکی کوردستان و عێراقی بەزاندووە و داوایەکی لەو جۆرە بۆ ڕووپۆشکردنی و قەیرانە سیاسی و سەربازیە کە تورکیا لە عێراق بەهۆی لەشکرکێشیەوە دووچاری هاتووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.